وڵا ئێمە بەداخەوە لەو کاتوی کە شارەوانی سوتاوە بیناکەمان ڕاستە دەرخستەمان کردووە بەڵام بەهۆی ڕۆتینیاتەوە هەتاکوم ئێستا بوو نزیکەی مانگێک زیاترە هەتاکوم ئێستا دەرخستەکە موافقەتی سەرفکردنی پارەکەی نەدراوە ئەگەر چی ئیشەکە ئیدارەکانی تەواو بووە بەڵام جاری وایە ڕۆتینیات وهاکات کە ئیشەکان تاخیر بێت ئەمە من هیچ گرفتێک لە ڕەزامەندەکان نبینم چونکە هەرێک لە بەڕێز وەزیری شارەوانی وەزیری دارایی ڕەزامەندیان داوە بەڵام ڕۆتینیات ئەوەنە زۆرە لە بینی وەزارەتەکانە ئیشەکان ئەوە تاخیر دەکات بەداخەوە لە دوای ئێمە هەتاکوم ئێستا بە شێوەیەکی زۆر باش داوامان نەکردو ئەمە لە لایەکی تریشەوە ئێمە هەندێک لە مۆزەفەکانمان تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون لەبەر تەندروستی گشتی و هاوڵاتیان و فەرمانبەرەکانی تر ئێمەوە نزیکەی 10 ڕۆژ داواممان ڕاگرتەوە بەداخەوە ئێمە لەو ئەتوانم بڵم لەو کاتەبێکە ئەو کارەساتە بەسەر شارەوانیە هاتووە نەماتوانی وەک پێویستی شکاری هاوڵاتیان بەڕێ بکەین توانی مامەڵی هاوڕێتان بەڕێ بکەی ینی ئیشەکان تاخیرە بێت و کەڵەکە ئەبێت و بەڕاستی لە کاتی ئەم نەخۆشی کۆرۆناش تۆ ناتوانانی هەموو فەرمانەکان بەیەکەوە کۆکەیتەوە و کاریگەری تەندروستی هەبێت لەسەر هەردوولا بۆیە بەڕاستی ئەمە ئیشەکانمان زۆر بە شوێنەی ئەڕوادیە ئیشی هاوڵاتیان زۆر دوعاکەوێت ئەوەش گرفتە بەڵام لە دەسەڵاتی ئێمانە بۆ خۆت ئەزانی لەلایەکی تریشەوە نەبوونی موچە کارمەندەکانی بێزار کردووە بەڕاستی وەک پێویست داوام ناکەن تەناوە بیش هۆکارێکی کەیە کە هاوڵاتیان ئیشەکانیان بەڕێک و پێکی جێبەجێ نەکرێت.